جوڵە مەترسیدارەکەی هاوپەیمانان کە سەرکردایەتی کوردی شۆک کردووە. جگە لە ئەمریکا بەریتانیاش گرنگترین سیستەمی لە کوردستان کشاندەوە کاتێک هەفتەی ڕابردوو فڕۆکە زەبەلاحەکانی ئەمریکا و فڕۆکە گواستنەوەکانی بەریتانیا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر نیشتنەوە و سەڵاتدارانی هەرێم گەشبین بوون. پێیان وابوو کاروانێکی نوێی هاوکاری سەربازی و موشەکی بەرگری گەیشتووە. چاوەڕوان بوون ئەم کاروانە بۆ بەهێزکردنی بنکە سەربازیەکان و پاراستنی ئاسمانی هەرێم بێت، بەڵام ئەوەی ڕوویدا شۆکێکی گەورە بوو کە پێچەوانەی هەموو پێشبینیەکان دەرچوو. ئەو فڕۆکانەی دەبوو هاوکاری بهێنن لە ئۆپراسیۆنێکی خێرای 72 کاتژمێریدا گرنگترین سیستەمە بەرگریەکانیان بار کرد و هەرێمیان جێهێشت. باگوێرەی زانیاریەکان ئەمریکا 8 سیستەمی موشەکی پاتریۆتی بۆ ئوردن گواستەوە، بەڵام هەر ئەوان نین. بەریتانیاش سیستەمی بەرگری ڕاپید سێنتری بۆ قوبرس گواستەوە. هاوکات فەڕەنسا و ئەڵمانیاش زۆربەی هێزەکانیان کشاندەوە و تەنها ژمارەیەکی زۆر کەم و هێمایان هێشتۆتەوە. تەنانەت باڵۆنە چاودێریا گەورەکانیش کە بۆ پاراستنی ئاسمانی هەولێر بەکاردەهاتن بۆ هەمیشە داگیران. خاڵی هەراجەی سەرنج و مەترسیدارەوەیە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک پێشوەختە لەم جوڵە سەربازیانە ئاگادار نەکراونەتەوە و بە تەواوی لە تاریکیدا هێڵدراونەتەوە. بارپرسانی کوور وایان دەزانی فڕۆکەکان موشەکی نوێیان هێناوە، بەڵام کاتێک تێگەیشتن کاروانەکە چەکیان لەگەڵ خۆیان بردوتەوە کە کاتەکە درەنگ بوو. ئێستا پرسیارە جەوهەریەکە ئەوەیە چارەنووسی هەرێمی کوردستان یەخستنەوەی پێشمەرگە دوای ئەم جوڵە نائومێدکەرە چی دەبێت؟